دوایەوەی حکوومەتی پاکستان بە تەواوی بۆ شانزەکانی واشنتۆن و تارانی تەرخان کرد، لقی میوانخانەی سێرینای پێنجەستێرەی لە ئیسلاماباد بووە جێی سەرنجی جیهان بۆ ئەوەی بگۆڕێت بۆ ناوچەیەکی دیبلۆماسی داخرا و لە هەموو میوانەکانی چۆڵ کرا. بۆ دەستەبەرکردنی ئاسایشی دانوستانەکان، هێزە ئەمنیەکان بە تیرەی 3 کیلۆمەتر پشتێنەیەکی ئەمنی توندیان بە دەوری میوانخانەکەدا پێکێنە. ئەمەش ئاستی هەستیاری ئەو کۆبوونەوانە نیشان دەدات کە میوانخانەکە لە خۆی دەگرێت. بە بڕوای چاودێران، ئامادەکاریە تەکنیکی و پرۆتۆکۆڵیەکان ئاماژە بە وەرچەرخانێکی مێژوویی دەکەن. ئاستی سەرۆک و ئەنجامانیشاندەکانیش مانا و ڕەهەندی قوڵتر دەبەخشێت. جەیدی ڤانس، جێگری سەرۆکی ئەمریکا بە یاوەری جاریت کوشنەر و ستیڤ ڤیتکۆڤ نوێنەرایەتی دانوستانەکانی وڵاتەکەیان لەگەڵ ئێران دەکەن. لە بەرانبەریشدا، محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران با یاوەری عەباس عەراقچی وەزیری دەرەوە و چەندین بەرپرس و کەسایەتی ئێرانی نوێنەرایەتی شاندی تاران دەکەن. ئەوەی سەرنجی میدیاکانی ڕاکێشە ڕۆڵی میحوەری سوپای پاکستان بوو. فەرماندەی سوپا با بەرگی سەربازیەوە پێشوازی لە شاندی ئێران و با بەرگی مەدەنیەوە پێشوازی لە ئەمریکیەکان کرد. ئەمەش وەک هێمایەک بۆ هاوسەنگکردنی بەرژەوەندی ئەمنی و سیاسیەکان. لە چەندین دەی ڕابردوودا و دووە بە دوای پچڕانی پەیوەندیەکانیان لە دوای ساڵی 1970 ئەوە یەکەم جارە دانوستانی ڕاستەوخۆ لە نێوان ئێران و ئەمریکا بەڕێوە بچێت. سەرۆکی شاندەکان لە ئاستی باڵا و ناوەندی بڕیاردان و دەسەڵاتی باشیان بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکان پێدراوە. ئەمەش ڕەنگە دوای ئەو هەموو ساڵە ئەمریکا و ئێران بگەیەنێتە قۆناغێکی هێورتر و هەنگاو بۆ داهاتوویەکی جیاوازتر بنێن. تاران ئاگربەستی دەستبەجێی لوبنان، هەڵگرتنی گەمارەوابووریەکان و ئازادکردنی سەرمایەسڕکراوەکانی وەک پێشمەرجی دانوستانەکان ڕاگەیاندووە و پێشوەختە دەداواکاری خۆی بە لایەنی نێوەندگیر کە پاکستانە داوە. واشنتۆنیش سەرڕای نەرمینواندن، بەڵام تەوەری دانوستانەکانی وەک ڕابردوو خۆی لە دۆسێ تۆمی و توانای موشکی و ڕەوتی دەریاوانی لە گەروی هورمز و چەندین تەوەری دیکە دەبینێتەوە کە لەسەر ئاستی سیاسی هێشتا هیچ لایەنێکیان سازشیان بۆ داوا سەرەکیەکانی یەکدی نەکردووە. چاوەکان لەسەر ئیسلامابادن کە ئایا نێوەندگیریەکەی پاکستان دەبێتە هۆی گۆڕینی ئاڕاستەی شەڕ لە ناوچەکەدا یان نەبوونی متمانە لە نێوان تاران و واشنتۆن وەک بربەستێکی گەورە دەمێنێتەوە. تەنها چەند کاتژمێرێکی دیکەیش لە نێو دیواری هۆتێل سێرینا چارەنووسی ئەم وەرچەرخانە دیبلۆماسیە یەکلا دەبێتەوە.